لە چوارچێوەی پرۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەستگای خێرخوازی بەخشین 25 کورسی شەحنی بەسەر کەم ئەنداماندا دابەش کرد. سارا کیژۆڵەیەکی تابڵی زیرەک و جوانە و ماوەیەکە قاچەکانی لەدەستداوە و توانای ڕۆشتنی نییە. بە هاوکاری خێرخوازان دەستگای بەخشین هیوای ڕۆشتنی بۆ سارا گەڕاندەوە و کورسێکی شەحنی پێبەخشی. ئێستا سارا دڵی خۆشە و دەڵێت بە کورسیەکەم دەتوانم بۆ هەموو شوێنێک بڕۆم. کورسیە شەحنەکەت بەدڵە جوانە بەلاتەوە؟ بەڵێ. کامیان دەوێتەوە؟ سوورەکە. سوورەکە دەوێت؟ بەڵێ. حەزەکەی لەگەڵ کێ لێ خوڕی لە ماڵەوە؟ لەگەڵ خوشک و براکانە. ئەچی بۆ کوێ پێ ئیشەڵا؟ بۆ هەمووش. باخ و بازاڕۆشانە؟ بەڵێ. خوا زۆرم پێخۆشە. 5 ساڵ لەسەر قەڵێری کەوتوم بۆ هیچ شوێن ناتوانم بڕۆم. ئەگەر ئەو ئاڕبان هەبێ ئەتوانم لە بەخێکمان لە پەناوە تۆز بۆ باخا هاتوو چوو بکەم. وەڵا کارەبایەکە بۆم باش. وەڵا باش شەحنەیتر خۆیان ڕوات بەس ئەمە بێ پاڵ پێوەنی. هاتا من خەومە بینی بە ئەلمانەی تۆماتیکەوە ئەوش کرد خەونەکەم هاتە دی وەڵای عەزیەتی زۆرە دام هاتا بڵێ عەزیەتی زۆر بوو ئەو ئەلمانە شەحنە بۆ من زۆر باشە. ئەم جارە دەستی هاوکاری و بەخشندەی دەستگای بەخشین ئەو کەسانی گرتەوە کە ساڵانێکە لەسەر کورسی کەم ئەندامی یان بەهۆی نەخۆشیەوە لەسەر جێگا کەوتون و جوڵە و هاتوو چۆکردنیان ئەستەم بووە. بەرپرسانی دەستگاکەش دەڵێن ئامانجیان ئەوەیە ئێش و ئازار و مەینەتیەکانی کەم ئەندامان کەم بکەنەوە. بڕیارمان نابووکەوە 25 کورسی شەحن دابین بکەین بۆ ئەو کەم ئەندامانی کە ناتوان بە پێ بڕۆن واتە نیسبەتی کەم ئەندامیەکەیان ئەوەندەیە کە ناتوان بە پێ بڕۆن. بە خۆشحاڵی ئەمڕۆ ئەو 25 شەحنە ئەو کورسی شەحنەمان دابین کردووە کە وەک خۆتانی بینن تیانە بە تەمەنەتیانە منداڵەتیانە گەنجە کە هەمویان خاوەن پێداویستی تایبەتن و ئەو کورسیەوە ئەو عەرەبانە شەحنە بۆ ئەوان زۆر زەرورە ئەتوان بۆ بازار پێ بچن ئەتوان بۆ ماڵە خزم پێ بچن ئەتوان لە ماڵەوە ئەو کە ئابە و ناڕەحەتی و حاڵەتە دەرونیان بگۆڕن بێنە دەرەوە بە سەرجادا پیاسەیەکی پێ بکەن ئێواران یعنی خۆیان مەشغوڵکەن ئەوە فەراغێکی باش بۆ ئەوان پڕەکاتەوانێ. بەخشین سەرەڕای هاوکاریە بەردەوامەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پرۆژەی دروستکردنی خانە و دابینکردنی سەبەتەی خۆراک بۆ هەژاران و ئامادەکردنی 25 کورسی شەحن بۆ کەمەندامان و هاوکاریکردنی 300 منداڵی بێباوک و 300 نەخۆشی درێژخایانی ڕاگەیاندووە. ئێستا کە لە کۆتایی مانگی ڕەمەزانداین بەرپرسانی دەستگاکە دەڵێن بە هاوکاری خێرخوازان هەموو پرۆژەکانیان بەسەرکەوتووی جێبەجێ کرد لە پلانیشیاندایە بۆ ساڵی داهاتوو قەبارەی هاوکاریەکانیان زیاتر بکەن. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.